سڵاوتان لێبێ بینەرانی خۆشەویست ئێمە لە بازاڕی تێراوین لە شاری هەولێر بەرنامەیەکمان ئامادە کردووە لەگەڵ کوتاڵ فرۆشەکانە ئەوانەی کە جلی ئافرەتان ئەفرۆشن یان کوتاڵی جلی کوردی ئافرەتان ئەفرۆشن پرسیاریان لێ یەکەین ئایا ئێستا خەڵک چەندێک گرنگی ئەیە بە جلی کوردی بە تایبەتی لە شاری هەولێر پرسیارێک تریشمان ئامادەیە لەسەری نرخی ئەم قوماشانی کە لە دەروی ئەم وڵاتە ئێنن ئاخۆ چەندێک ئەخرێتە سەر ئەم قوماشانە پرسیارێک تریشمان ئامادەیە کە کوتاڵفرۆشەکان خۆیان ئەدوێن لەسەری ئەڵێن ئێمە قوماشێکمانەیە پێڵن قوماشی شاراوە ئەم قوماش شاراوەیە دانرێ بۆ کەسی تایبەت ئەگەر زانیان کەسە تایبەتەکە دەوڵەمەنە ئەوە قۆڵی لێرە نابڕن بەڵکو ئالێرایی بڕن مێردە داماوەکەشی ئەبێ باجی ئەم قۆڵبڕی نەبات لەگەڵمان نابن. شێوازی جلی کوردی لێرە لە هەولێر زیاترە. وڵات جلی کوردی زلێکی جوانە ئەیدی بۆنە و شتی زیاتر لە بەردەکرێت لە بەندم زیاتر لە ناو ماڵ لە بەریەکان هەر مشتریەکی من ئێستا کە متمانەی بە من بێ جێی ئەسەفە ئەمن ئەو هەلە بقۆزمەوە بۆ خاتری ئەوەی کە زیادی لێوە بگرم. 200 دلاری تریشی خەنە سەر 200 دلاری خەیتە سەر لە مامەلە نیوەی هەر پێ فڕەیە زیاترەوە شتێ فەنێکانی فەنی مێنەکەیە لای ساحب دوکانەکە بەکاردێنێ گوناحە ئافرەت کراسێک بکڕێ بە 200 دلار بڵێ سەعاتێک لە بەردەکە. بەخێر بێن کەناڵەکەتان بۆ شاری هەولێر و خۆشەویست و هاتوون کە لە ئێمەی دوکاندار وەکو قوماشفرۆش و یان بازرگان لێمان بپرسن چۆنیەتی جلی کوردی لە شاری هەولێر چۆنە. شاری هەولێر شارێکی گەورەیە شارێکی دێرینە بەڕاستی و منتیقێکی عەشایریە بە هەموو دەورانەکەیەوە شێوازی جلی کوردی لێرە لە هەولێر زیاترە خەڵک زیاتر ئیتیمان بە جلی کوردی دەدا بەعزە عەشایرێکمان هەیە خاص جلی ڕەش لە بەردەکە بەعزەکان جلی ملەوەن لە بەردەکە لە یازاری ئێستا لە بەعزە شوێنێکیاندا بۆ جلی بووک دێن شتی سپی دەکڕن لەگەڵ جلی کوردیا لە چیان وەڵا باش هایبینێ زۆر گرنگجێدن هەیە زیاتر لە ناو ماڵ لە بەریەکان هەشە بۆ مناسەبە بەس بۆ سەعاتێک بەڵێ بۆ مناسەبە بەس زیاتر خەڵکی هەولێر مەسەلەن چینێکی هەیە شاعریەکانوانە زیاتر بۆ ناو ماڵ لە بەریەکان وڵات جلی کوردی زلێکی جوانە ئەیدی بۆنە و شتی زیاتر لە بەردەکرێت لە بەندم. جلی کوردی شێوازی خۆی لە چەند شتێکدا وەرگرتووە مەسەلەن بۆ نمونە هەیە لەسەر دەستوری قەدیم دەیکا دەستوری قەدیم فەقیانەکەی درێژە ئیتر ئەوەی دەستورانە بەڵێ ماوەتەوە بەڵێ ئەو دەستورە لە لای چەند ماڵێک و چەند کەسێک داویان چەند بنەماڵەیەکدا ماوە گەنجەکان ئێستا مدیلەکانیان گۆڕیوە مەسەلەن فەقیانەکەی دەیەوێ فەتحەیەکی هەبێ لێرە بەبێ فەقیانە بێ ماسی بڕ بۆی دەدورن ماسی بڕ ئێمە خەیاتیشمانەیە یاخود کوولەکە بڕی تەسکە خوارێ تۆزە فەراحە یاخود دەوە تا دەیکا فەقیانەکەی شەقەیەکی تایە لێرە کراوەتەوە هەشە لەسەر دەستوری قەدیم دێداوا دەکات دەڵێت دایکم و باوکم و کەس و کارمان کە وەختی خۆی قەدیم لە بەریان کردو حەزمان لەوێ بۆی شێوازەکەی نەفەوتێ. جلی کوردی قوماشەکەی ئەڵەن گرانە تا چەندێک ئێوە مەسەلەن بەلاتانەوە ئاسایی ئەم قوماشانەکە گرانە وڵات پێمان ئاسایی نییە بەسیدی شتەکە جوانە لە بەندم. هەڵەن قوماشی شاراوەتان هەیە شاراوە وەکو کامێری شاراوە بەڵێ بیزە بدوایە ها وە کامێری شارە وەڵاهی بۆ خۆم ئەو یاسایەت جێبەجێ ناکەم وە خۆم وەک دوکاندارێک ئەو شتە بەلامەوە ڕەفزە بە حەقیقەت هەتا بۆم بکرێ عەرزی دەکەم ئەم شتە هەیە ئەم شتە باوانە بەڕای من مشتری حەزی بەو شتەیە یعنی شتێکی وەهمی دروست بێ حاڵەتێکی نەفسیە لە شێوازی کڕین ینی وا هەز دەکا کە ئەو شتە شتێکی تایبەتە زۆر جاری وا هەبووە ینی لەگە ڕێزم هەرچەندە دیارە پێویستە ڕازگۆ بین کە جەنابەت پرسیار دەکەی ینی حەقی وایە ڕازگۆیانە جواب بدەمەوە زۆر جاری وا هەبوو ئافرەت هاتووە بۆ لام شتەکەی بینیوە من عەرزم کردو پرسیاریشی لێ کردوم بەڵام قیمەتەکەی کە پێی داوە ڕێژەکەی زۆر کەمتر بووە لە لای من بەلایەوە سەیر بووە چۆن دەبێ وابێ دیارە بەڕای من ئێستا خەڵک پێویستە بۆ خۆی چاوکراوەتر بێ یعنی تاوانەکە نەخەنە سەر فرۆشیار وەک ئێمە
بۆ بازاری ئازادە با بگەڕێ بەر لەوەی قرار بدە لە کڕین یاخود متمانەیە ئێستا زۆر کەسێ دەڵێ معمیلی فلان کەسم و معمیلی فلان کەسم وای کردووە ئیستغلالی فرۆشتن کراوە بەڕاستی تۆ قەجلی کوردیت کڕێەوە بۆ مناسبەیەک تەنها دوو سەعادیانەوە تا جلی کوردیت کڕێەوە بۆ با بڵین بۆش ڕۆژانەی تر بەکاری بێنین نەک تەنها بۆ مناسبەیە بەڵێ کڕیتم لە ماڵەوە زۆر بەکاردێنم زۆر جلی کوردیت هەیە؟ بەڵێ زۆر چەند دەست جلی کوردیت هەیە؟ وڵا دە 12 دەست قەت چیتە دوکانێکەوە بڵێ پارچەی قوماشی جوانم بنێ کە شاراوە بێت و نەتا نابێ بە کەس نه شتم نه پێم احتیاطیە با هەبیت بۆ نمونە هەر قوماشێ بێت تۆ ئەگەر حەزی لەکەی بەس پێم جوانبی با هەبی باش هەیە بۆ نموناڵێ بزانین قوتاڵفرۆشەکان قوماشێکیان لا نییە مەسەن ئەرزیان نەکرد بێت پیشانی خەڵکیان نایبێ بۆ بخۆیان وا دەڵێن دەرنەوە عەرز نییە لە بازار بڕۆنیە بەس پێم ئاسایە با هەبی من حەزم لێیە ئەو کەسەی کە دێ شت لە من دەکڕێت سیقەی بە من هەبێ لە مەعبەینی مشتری و یعنی فرۆشیار و کڕیار سیقە ئەگەر هەبێ خۆشە جارێ یەک شت هەیە خاستەن لە هەولێرە بەڕاستی زۆر شتێکی نامۆیە بەلای منەوە دەڵێ من کراسەکەی شاردۆتەوە ئافرەتەکە وا فێر بۆ دێ دەڵێ کاک حاجی زەحمەت نەبێ کراسی شاراوەت هەیە ئەو کراسە یاخود ئەو کراسە لەژێر ئێرەدای دەنێم ئاوای ئافرەتەکە وا فێر بۆ وا لە منتێقەکە وا ڕاهاتۆ دەڵێت خواگەر زەحمە نەبێ کراسەکی شاراوەم دەوێت شاراوایەکە ئەوەیە دەڵێم وڵای دادەجیان دروی بۆ دەکەم دەڵێم وڵای ئەگەر زەحمەت نەبێ ئەو کراسەم بۆ فلان کەس داناوە بەس لە بەرخاتی تۆ دەدەمێ ئەگەر با 200 دلار بێ پێی دەڵێم بە 600 دلار دەتخوا وڵی کاکە حەز دەکەم خاترم بگری یارمەتیم دەی مشکیلە نیە خۆشی لە ئەسڵدا ئەگەر بە 200 دلاریش بیفرۆشی بە 300ش بیفرۆشی تۆ هەر قازانستە بەس لێرە بەڕاستی لەگەر ڕێزم بۆ هەموو دوکاندارەکان لە ڕێزم بۆ مشتریەکانی شەیە یعنی بلعاتێکی ینی ئێمە کە دەڵێن بلعات یعنی بەڕاستی کردەوەیکی خراپە ئێستا دوکانێک ئێمە من هەشتێکم هەبێ عەرزە شت بۆ بشارمەوە لە بەرچی بیشارمەوە قوماشی هەڵی گرت بێت و نەدابێ بە کەس ئاهتیایەتی هەموو کەسێکەیەتی وابزان قوماش فرۆش ئەوە بۆ معمیلی تایبەت هەڵەژیرەوە شتان لاتە باڵێ فەرمو حەزەکەی سیریکەین بۆ قوماشێکە گەڕین زۆر جوان بێت زۆر جوانێکە بەس نەدابێ بە کەس یعنی تایبەت هەڵگیراوە بەڵێ. تیدەیە بەڵێ زۆری لەون بابەتانە تایە ئێستاوانە هەمووی نەخشی تایبەتە دروزەکرێ لەسەر داوای کەڵامکە نای هەموو کەس نییە ئەوە ئەین کێ ئەمانە ئەوان هی معمیلی تایبەتەکەن بۆ میسالە داواکردنی شخصەکە خۆیەتی ئەوانەیە بۆیان هەڵەژیرە ئەمانە سعی لە چیایە وڵی ئەنوا هەیە بە 200 دلار 250 دلار حسب ئیشەکەی چەندێکتان خستۆتە سەری وڵی ترۆ بەپی زرامەکەی خینە سەری هەر مشتریەکی من ئێستا کە متمانەی بە من بێ جێی ئەسەفە ئەمن ئەو هەلە بقۆزمەوە بۆ خاتری ئەوەی کە زیادی لێوەربگرم ئێمە بەرداوامین ئێوەش لەگەڵمانە بن بەڵام پاش ناوپڕێکە کەڕێن وڵاتان